تەواوکەی دەست پێ کردووە لە ڕۆژی یەکەم و دووەمدا هەندێک گفتوگۆ کرا لەسەر ئەو پەیڕەوەی کە وەکو پرۆژێک پێشکەش بە ئەندامانی کۆنگرە کرابوو تاوەکو پەیکەری نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان و وردەکاری پەیڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆی لەسەر بکرێ ئەوە بوو لە پاش دەنگدانی ئەندامانی کۆنگرە پەیکەرە نوێەکە پەسەند کرا کە پێک دێت لە ئەنجومەنی باڵای سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ژمارەیان 121 کەسە دواتر ئەوەی کە دەمێنێتەوە لە بابەتەکانی تایبەت بە پەیڕە و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە نێو کۆبوونەوەی ئەو 121 ئەندامەی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆی لەسەر دەکرێت و ئەو پەیکەری کە بۆ یەکێتیش دیاری کراوە لە دانانی پۆستە جیاوازەکان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە نێو ئەو 121 کەسە بڕیاری لێ دەدرێ و دەنگی لەسەر دەدرێ ئەوەی کە تاوەکو ئێستا لە کۆنگرە ماوەتەوە دەرئەنجامەکانی کۆتایی پێبێت دەرئەنجامی جیاکردنەوەی دەنگەکانە لە کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان دیارەوەکو لە نەهاکانی کەناڵی گەلی کوردستاندا دەیبینن هەندێک لە بازنەکان دەنگەکانیان بە ڕێژەی لە 100% جیاکراوەتەوە هەندێک لەو ناوانەی کە هەن ناوی نافەرمین واتە ناوی بەر لە ڕاگەیاندنی ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەم ناوانە بەپێی ئەو دەرەنجامی لە ئێستادا هەن سەرکەوتنیان بەدەستهێناوە بۆ ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و من ئەوەش بڵێم بەڕاستی ئەمڕۆ هەم ئێمومانانی کادرانی میدیایی و هەم کادرانی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش پەیوەندیەکی زۆرمان پێوە دەکرا سەبارەت بە ئەو ناوانەی بڵاو دەکرێنەوە بینەرانی گەلی کوردستانەمەوێ ئەو بڵێم هەرچێکتان لە شاشەی گەلی کوردستان و کەناڵە فەرمیەکانی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و نەبینی نە دەرئەنجامی ڕاستن نە دەرئەنجامی دروستن بەڵکو ئەوانی کە لەسەر شاشەکە هەن ئەوانی کە گەلی کوردستان و کەناڵە فەرمیە تایبەتەکانی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاوی دەکەنەوە ئەوانە هەواڵی نێو کۆنگرن و هەواڵی نێو لیژنە تایبەتەکانی کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستانن لە سۆشیال میدیا و لە هەندێک میدیای جیاواز و ناوی جیاواز بڵاو دەکرێتەوە ئەمانە هیچی فەرمینین و هیچی باوەڕپێکرا و پێبەستراو نین بۆ ئاگاداری کادرانی یەکێتی و ئەوانی کە چاویان لەسەر بینینی دەرەنجامەکانی دەنگدانی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڕێزانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی خۆی ئەنجامدا و گەیشتە پێنجەم ڕۆژی کۆنگرە کە پێدەچێت لە درەنگانێکی ئەم شەودا تەواوی بازنەکان دەنگەکانیان جاب بکرێتەوە و لە سبەینێدا بەشێک لە کارەکانی دیکەی کۆنگرە کە تایبەتە بە ڕاگەاندنی بەلاغی کۆنگرە و هەروەها ڕاگەاندنی ئەنجامە نافەرمیەکان سبەینێ دوای ئەوەی کە ڕادەگەێنرێ کات دیاری دەکرێت بۆ تانەی کادران و دەنگدەران و کاندیدانی نێو کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان دوای یەکلاکردنەوەی تانەکان ئەو جا بە فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان ناوی ئەندامانی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی بڵاو دەکاتەوە ئەمە وەکو کورتەیەک دەرهەق بە کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانەوەی لەسەر ناوەڕۆکی کۆنگرە و لەسەر گرنگی کۆنگرە و هەروەها لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی کۆنگرە گفتوگۆی سیادر بکەین بە میوانداری بەڕێوە سەروان تاهیر گۆمەشینی کادری یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستۆدیەکانمان لە هەولێرە و لەگەڵمانە هەواڵ سەروانم کاتە و باش کۆنگرە و باش سەرکەوتنی کۆنگرەت باش ومێ دەکەم لەم چەند ڕۆژەدا بە وردی چاودێری بەڕێوەچوونی کارەکانی کۆنگرەتان کردبێ یەکێتی نیشتیمانی کوردستان جیاواز لە پێشبینی یار و نەیارەکانی کۆنگرەیەکی سەرکەوتووی ئەنجامدا و تاوەکو ئێستا هیچ گرفتێک نە تەکنیکی نە سیاسی لە ناو کۆنگرەدا نەهاتۆتە ئاراوە کە شایانی باس و گفتوگۆکردن بێ لەسەری ئەمە بزانم وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکەم ڕۆژەوە تاوەکو ئێستای کۆنگرە چۆن دەبینی یەکێتی ئەو بەڵێنی کە دای بۆ ئەنجامدانی کۆنگرەیەکی سەرکەوتوو و کۆنگرەی نوێبوونەوە کاری لەسەر کرد؟ ئێوارەی بەڕێزتان باش و ئێوارەی بینەرانی بەڕێزی سەتەلایتی گەلی کوردستان باش کۆنگرەتان باش من سەرەتا پیرۆزبایی گەرم ئاراستەی هەموو یەکێتیەکان دەکەم دوجار ئاراستەی ئەندامانی کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم اینجا براوەکان و ئەوانەی کە سەرخران بۆ ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوانەشی کە ئەو جارە شانسی یاوەریان نەبوو سەرنەخران بۆ ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان چکە دوجار ئەوانیش
بەشێکی بەهێز و کاریگەری سەرکەوتنی پرۆسەی هەڵبژاردن و نوێبوونەوەی یەکێتی و بەستنی کۆنگرەکەی بوون. بۆ پرسیارەکەی بەڕێزیشتان بەڵێ یەکێتی کاری لەسەر هەموو ئەو وردەکاری و ڕێساوی یاسایانە کرد کە لە کۆبوونەوەکانی ئامادەکاری بەر لە کۆنگرە و لە ئەنسنای کۆنگرە و وەتاین ئێستا لە ڕۆژەکانی دوایی و کۆتایی هاتنی کۆنگرەشین یەکێتی کاری جددی کرد و یەکێتی توانی قۆناغەکان بە سەرکەوتویی ببڕێ و یەکێتی توانی وەڵامی هەموو ئەو پرسیارانە بداتەوە کە پێشتر پرسیار بوون و تا ڕادەیەک نەدەتواندرا یا نەدەکرا وەڵامەکانیمان هەبێ. بەر لە هەموو شتێک ئێمە پێماوا بوو لە پرسیارێک نەجاتیمان بوو و وەڵامماندایەوە ئەرێ ئایا کۆنگرە دەکرێ؟ بەڵێ کۆنگرە دەکرێ و ئەوە کۆنگرە کرا. دوو، ئایا کۆنگرە سەرکەوتوانە کارەکانی بە ئەنجام دەگەێنێ و بەبێ کێشە پرۆسەیەکی دیموکراتیانەی و مۆدێرنی و سەرکەوتووی لە مودەیەکی زەمەنی دیاریکراوی کورد جێبەجێ دەکرێت بەڵێ کرا. ئەوانە زۆر گرنگ بوون و من لە نزیکەوە چاودێری ڕەوشی کۆنگرە و بەڕێوەچوونی کۆنگرەمان کرد لە وەختێکی زەمەنی دیاریکرا و بە بەرنمەیەکی چڕوپەر کۆنگرە سەرکەوتنی بەدەستێنا. سروشتی کۆنگرەش وایە، سروشتی هەڵبژاردن وایە، ناکرێ و نابێ و ناشێ هەموو ئەندامەکان بە یەک جار سەرکەون. بەڵێ دەست خۆش کاک سەروان، لە ئەم کۆنگرێدا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەمیشە یعنی نوێگەری کردووە، داهێنانی کردووە لە بواری حزبی تا کە تایبەتە بە پەیکەرە حزبێکی کە مۆدیلێکی نوێی سیاسەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانم بڵێم و لە عێراق بە تایبەتی تر حەز دەکەم ئەگەر خوێندنەوەیکت بۆ ئەو پرۆژە پێشنیاری پەیڕەوی ناوخۆ کردبێ و ئەگەر پەیکەرەکەت بینی بێ دواتر قسەیەکی لەسەر بکەین، بەڵام بەر لەوە حەزەکەم باسیەوە بکەین. یعنی زۆر حزبی جیاواز لە کوردستان هێز و لایەنی سیاسی جیاواز و میدیاکانیان گرنگیان بە کۆنگرە دەدات، چاویان لەسەر کۆنگرە بوو. ئەمە بۆچی ئەجێڕیتەوە؟ ئەمە یعنی بەهێزبوونەوەی یەکێتی و نوێبوونەوەی یەکێتی و گۆڕانکاری یەکێتی بە گۆڕانکاری و بەهێزبوونەوەی خۆیان دەزانن یان جۆرێکی تر لە قسە هەڵدەگرێ؟ هەڵبەتە هەردوو حاڵەتی تێدا دەتوانین شوێن بکەینەوە. جارە یەکێتی نیشتیمانی کوردستان یار و نەیاری هەیە وەکو هەموو ڕێکخرا و پارتە سیاسەکانی گۆڕەپانی سیاسی ئەو ڕۆی هەرێمی کوردستان. ئێمە 10 ساڵ لە ساڵی 2010 بۆ 2019 حدودی 10 ساڵ بەرەو کۆتایی 2019 دەڕۆین چەند ڕۆژێکمان ماوە گرێدنەدرانی کۆنگرە لە ماوەی 10 ساڵ واتە قەرزاربوونی 2 بۆ 3 کۆنگرە تەراکمی کێشەکان لە خیلالی ئەو مدە زەمەنیە وای کردبوو خەڵک بە دیقەتەوە چاوەڕوان و چاوەڕوان بکە ئایەکێتی چی دەکا و چاودێریش بکە کە ئایەکێتی چی دەکات. خۆشبەختانە کۆنگرەکە کرا وەکە کرایەکێتی بە نوێبوونەوە و بە هەیکەلێکی تازە و بە ڕێساوی یاسا و شوێنێکی تازە. بۆ نمونە ئێمە لە هەیکەلی تەنزیمی یەکێتی کە لە سەردەمی شاخ و سەردەمی ڕاپەڕین و دوای ڕاپەڕین پێویستمان بە جۆرێک لە هەیکەلیەک بوو، بەڵام ئێستا لە دنیای مۆدێرنی حیزبایەتیدا پێویستمان بە جۆرە هەیکەلیەکی دیکەیە کە بتوانین وەڵامدەرەوەی هەموو ئەو داواکاری و داخوازیانەی ڕێخستنەکان و خەڵکی یەکێتی بین. بۆیە ئەو هەیکەلە ئیداریەی کە جاران یان ئەو پەیکەرە ئیداریی کە جاران یەکێتی هەیبوو ڕەنگە بۆ سەردەمی شۆڕش و شاخ دەگونجا ئێمە کەرت و پۆل و بازنە و تا ئاستی سەرەوەتر بڕۆ تا مەڵبەند و مەکاتیب و ڕێکخراوەکان ئێمە بەو شێوە تەشکیلەکەمان کرد. بەڵام ئێستا تۆ دەتەوێت لە حیزبێکی تیرازێکی دیکە لە شێوازێکی دیکە بێی بە بەرنامەیەکی دیکە وەڵامدەرەوەی ئێستا و داخوازی هەنووکەیەکانی خەڵکی کوردستان بی. بێگومان پێویست بەوەیە سەردەمی دیکە و قۆناغی دیکە و محەتەی دیکە تۆ پێشببینی بکەی و جێبەجێ بکەی. بۆ نمونە ئێمە دەمانەیە ببینە حیزبێکی جەماوەری دەنگدەر و دەنگکۆکەرەوە لەمە دووە لە گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان پێویستمان بەوەیە کە جارێکی دیکە
ئێمە بین لە ڕێگای سندوقی دەنگدان لەگەڵ پارت و لایەنە سیاسەکانی دیکە منافەسەیەکی مۆدێرنانەی نوێخوازانەی شارستانیانە بکەین. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەیکەلیەتی تازە بە شێوازێکی تازە بە لەبەرچاوگرتنی هەموو ڕێکارە سیاسی و یاسایی و تەنانەت کۆمەڵایەتیەکانیش بەڕای خۆم ئەگەر بێت و ئێمە تەماشا بکەین لەگەڵ کۆچی دوایی ڕەوانشاد جەنابی مامجەلال ئێمە وشەی سکرتێر یا سکرتاریەت لە ناوی یەکێتی هەڵدەپەسێرین شوێنگراوەکەی دەبێتە سەرۆک. ئەنجومەنەکان لە ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەند هەڵیان دەگرین بۆ ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی گشتی. جا دوای ئەوەش دەین بە پێی ڕێژەی دەرچوان ئەوانەی کە سەرخراون لە کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی ئەو شوێنانەی کە پێویست دەکا هەواڵانی دەرچوو لە کۆنگرە هەواڵانی ئەندامانی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی بێن شوێنەکان وەکو دەڵێ بەڕێوە ببن. پێویستمان بەوەیە کە لەگەڵ ئەو داخوازیانەی ئەو ڕۆی ڕێکخراوێکی جاران چەکدار و ئێستا لە حکوومەت و ڕێکخراوێکی جەماوەری شۆڕژێڕی نوێخوازی مۆدێرنی وەکو یەکێتی دەمانێت وەڵامدەرەوەی هەموو ئەو پرسیارانە بین. زۆر باشە. ئێستا ئەوەی کە گرنگە بابەتی نوێبوونەوەی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو بەپێی یعنی ناونیشانی کۆنگرەکە تایتڵی کۆنگرەکە لەژێر ناوی نوێبوونەوەدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێی پەیکەرەوە وەکو پەیکەر نوێبوونەوە و جیاوازی و شێوازێکی نوێ پەیڕەو دەکات. یەکێک لە پرسیارەکان کە هەمیشە ڕەنگە جێی گومانیش بوو بێ لای خەڵکی دەرەوەی یەکێتی ئەو بۆ کە یەکێتی ڕەنگە تووشی بەریەکەوتنی دوو جیلی جیاواز بێ لە کۆنگرایەوە کاریگەری لەسەر نوێبوونەوەی یەکێتی دروست بکە. بەڵام خۆشبەختانە وەکو دەبینین یعنی بەریەکەوتنی جیلەکان بەریەکەوتنێکی دیموکراسیە لە ناوێکێتیدا و خۆی دەبینێتەوە لە وزەی نوێی گەنجانە و خیبرەی جیلەکانی پێشووتر کە بوونیان هەیە. ئێوە ئەمە چۆن نەبینن؟ ئێمە جارە بەر لە هەموو شتێک باوەڕ بە وتەیەکی ڕەوانشاد جەنابی مام هەیە کە دەیگوت تی کەسی لێ زیاد نییە و هەر کەسە پێگە و پایە و شوێنی پارێزرا و تایبەت بەخۆی هەیە. لە دەرەنجامی شیکردنەوەی ئەو وتەی ڕەوانشاد مامجەلال دەکرێت ئێمە بڵێن بڵێ پێویستمان بە یەکێتیە بە هەردوو جیلەکەوە واتە جیلی بە ئەزمونونەکان کە خەرمانێک لە خەبات و تەمەنێک لە پێشمەرگایەتی و بەرگری لە نیشتیمان و ماندووبوون بە شۆڕشی کوردەوە و جیلێکی دیکە نیو جەنەرەیشن کە دێن ئەوان جۆرێک لە تاقە لە جوولە لە حرەکە لە کاری نوێخوازی و تازەیان پێم وایە بە هەر یەک لەوانە ڕەنگە لاسەنجیەک دروست دەکرێت ئەگەر بەتەنها بێ. بەڵام کاتێک کە دێن ئێمە تاقەی گەنجێک لەگەڵ ئەزمموی ئەزموندارێک کۆ دەکەینەوە سەرنجام یا دەرەنجام پرۆسەیەکی کامەڵ و پرۆسەیەکی بینرا و پرۆسەیەکی متەکامل دروست دەبێت. بۆیە لە کۆنگرەی چوار من هاوڕام لەگەڵ جەنابن لە کۆنگرەی چوار هەردوو جیلی ئەزمون و جیلی پڕهەڵپە و جیلی پڕتاقە دەبیندرا. بەڵام خۆشبەختانە بەریەکەوتنەکە بەریەکەوتنیی دیموکراتیانە بوو و جۆرێک لە تەوافق هەبوو لە نێوان هەردوو جیلدا. دەمەوێت لێرە بە پێویستی دەزانم ئاماژە بە شتێکیش بکەم بۆ جەنابی شتووە لە ڕێگای تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە بۆ بینەرانی بەڕێزی گەلی کوردستان پێم وایە سەرخستن و سەرکەوتن دەرچوون و دەرکردنی ئەندامانی تازەی ئەنجومەنی گشتی بین قەوسین سەرکردایەتی نابێ ببێتە هۆی غروری و خۆبەزلزانی و نابێ ئەوانشی کە دەرنەچوون یان سەر نەخراون ببێتە هۆکار و مای ساردبوونەوە. چکە دوجار چەند ئەندامانی دەرچوو سەرخراوی یەکێتی لە کۆنگرەی چوار هۆکاری سەرخستنی کۆنگرەکە بوون بێگومان و بە دڵنیاییەوە ئەندامانی دەرنەچوو یان سەر نەخراو و ئەمانیش دیسان کۆڵەگەیەکی دیکەی گرنگی سەرکەوتنی پرۆسەی
دەنگدان و پرۆسەی بەرنامە ڕێژی و پرۆسەی کۆتایی دەستپێک تا کۆتایی کۆنگرە بوو کە بیرمان نەچێ ئەگەر هەر هەواڵێک لە هەواڵەکانی ناو کۆنگرا کە شانس یاوەری نەبوو دەرنەچوو یا سەرنەخرا دەیتوانی بیویستا بواە بۆ نمونە پشێویەک دروستکە بەڵام خۆشببختانە بە گیانی یەکێتیانە بە گیانی دڵسۆزانە و بە گیانی کورتپەروەرانە و بە هەستکردن بە بەرپرسیارەتی ئەم قۆناغی ئێستا یەکێتی هەمویان بە مامەڵەیەکی دروست بە مامەڵەیەکی هەواڵانەی دۆستانەی برایەنەی یەکێتیانە پرۆژەکە و پرۆسەکە سەرخرا. جارێکی دیکە من دڵنیایی هەموو ئەو ئەندام و کادیر و لایەنگرانەی یەکێتی دەکەمەوە کە بەڵێ نوێبوونەوە بەس تەنها پەیوەست نییە بە تەمەنی تازە و نوێ بە گەنجی نوێ با ئێمە بەرچاومە ڕوو بێ لەوەی کە هەواڵێکی بە ئەزمموی ماندووی پرشەهیدی پرشەهادەی تێکۆشەر کە تەمەنی ئەگەر ئێستا لە دەوروبەری هەفتا ساڵی تەمەنی بێ ئەوە مانای ئەوە نییە ئەو هەواڵە ناتوانێت یەکێتی نوێ بکاتەوە ڕەنگە خاوەن و هەڵگری بیرۆکە و بەرنامەی زۆر نوێخواز و نوێگەرایی بێ و بە پێچەوانەوە ڕەنگە گەنجمان هەبێ بەڵام پیرانە بیر بکاتەوە بۆیە لێرەدا مەسلەی تەمەن ناکرێت بکرێتە پێوەەر لەسەر نوێبوونەوەی پارتێکی شۆڕەژێڕی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕووبارێک خوێن و وەکو دەڵێ دنیایەک ئێسک و فرمێسکی کردوتە قوربانی لە پێناو سەرکەوتنی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان. جارێکی دیکە من تەمەنا دەکەم و پێشبینیش دەکەم و هەڵبەتە ئەوەش چاوەڕوان دەکەم لە ئەندامانی تازەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە چاوی یەکێتیانە و بە هەستکردن بە بەرپرسیارەتی و بە مامەڵەی دروست و جوامێرانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی سیاسیشەوە مامەڵەیەکی دروست لەگەڵ کادیران و لەگەڵ ئەندامان و ئۆرگانەکان و هەموو پێکاتەکانی یەکێتی بکەن چکە دوجار یەکێتی گرنگترە لە هەموو ئەندامە دەرچووەکان و دەرچوێنراوەکان و لە هەموو ئەندامە دەرنەچوو دەرنەچوێنراوەکان سەرخرا و سەرنەخراوەکان چکە ئەگەر یەکێتی نەبێ ئەو تابورەی کە ئێستا ناومان لە خۆمان ناوە یەکێتی کار دەکەین لە پێناو سەرخستنی پرۆسەی ڕەوای یەکێتی ڕەنگە یەکێتیمان پێناسە نەبێ پێناسەکەمان بە دیوێکی دیکە دەکرێت بۆیە ئومێد دەکەم و تەمەنا دەکەم و پێشبینیش دەکەم لە هەواڵانی دەرچوو سەرخراو لە کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاستێکی بەرزی کۆمەڵایەتی و سیاسی و هەستکردن بە بەرپرسیارەتی ئەم قۆناغی ئێستا یەکێتی چکە یەکێتی دوای مام دەبێت زۆر جوانتر زۆر باشتر بپارێزرێ و ئیشی بۆ بکرێ و کاری بۆ بکرێ چواگەر یەکێتی سەرکەوت وەگەر کۆنگرەکەی سەرکەوت ئەوە دڵنیا دەبین کە ڕەوانشاد مامجەلال لە گۆڕەکەی ئارامتر و ئارامتر دەبێت. کاکسەروان کاتێک کە یەکێتی نوێ دەبێتەوە یەکگرتووتر دەبێ و بەهێزتر دەبێ چ کاریگەریەکی لەسەر مامەڵەی یەکێتی لەگەڵ هێزوو لایەنەکانی تر مامەڵەی یەکێتی لە ناو حکوومەت و کەوادری یەکێتی لە ناو حکوومەت و مامەڵەی یەکێتی لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستانە بێ؟ هەڵبەتە یەکێتی وەکو هێزێکی کاریگەر لە گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان بە تایبەت و لە کۆی عێراق بەگشتی یەکێتی هێزێکی کاریگەرە یەکێتی شوێندەستی دیارە لە ڕزگارکردنی کوردستان لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان لە سەرخستنی ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 91 و لە پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و دوجار لە تشکیل بوونەوەی جارێکی دیکەی حکوومەتی عێراقی لە دوای پرۆسەی ڕزگاری عێراقی ساڵی 2003 و یەکێتی لە دەستگیرکردنی سەرانی ڕژێمی پێشووی عێراقی دیسان بەشی شێری بەرکەوتووە و یەکێتی لە شەڕی نەگریس و سەپێنراوی داعش دیسانەکە بەشی شێری بەرکەوت بەوەی کە زۆرترین شەهید و زۆرترین بریندار و زۆرترین زیانی گیانی و زیانی مادیمان بەرکەوت وەکو ناوچەکانی کە لە ژێر دەسەڵات و وەکو دەڵێ هەیمەنەی هەرێمی کوردستاندا بوون خەڵکێکی زۆر ئاوارە و ماڵوێران بوو کە بەشێکی زۆری وەک ڕەنگە و زیاتری بە ئینتیما بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەڕێتەوە. بۆیە دیسانەکان بەهێزبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان یان ڕاستتر باڵێن بەهێزتربوونی یەکێتی چکە یەکێتی هەمیشە
لە مەرکەزی هێزدا بووە. ئەگەر یەکێتی بەهێز بێ واتە بەڵانسی هێز لە کوردستان، تەرازووی هێز لە کوردستان بە ئەندازەیەک دەبێ کە کەس نەتوانێ بە بەرچاوی هەموو چاودێرانی دنیای دەرەوە جۆرێک لە سەپاندنی هێز، جۆرێک لە سەپاندنی هەیمەنە، جۆرێک لە سەپاندنی تاگڕەوی لە کوردستان بێتە ئاراوە. بۆیە ئێمە هەمیشە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کادیری خوارەوەمان تا کادیری باڵا و ئەنجومەنەکانی گشتی و سەرکردایەتی و مەکتەبی سیاسیمان و ئەوەی کە ڕابەرایەتیمان دەکا هەمیشە دژی تاکلایەنە و تاگڕەوی و زوڵم و سەپاندن و زۆرداری بووین. بۆیە جارێکی دیکە کە یەکێتی لە بەهێزەوە بەهێزتر دەبێ، من پێم وایە بەڵانسی هێز لە کوردستان دەبێتە واقعی حاڵی ئارامی لە کوردستان بە پێچەوانەی هەندێک کە بیر لەوە دەکەنەوە ئەگەر هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان لە ڕووی سەربازیەوە لە ڕووی نفوزی کۆمەڵایەتی و دەنگ و ڕێخستنەوە سەرکەوت یان زۆری نەبوو ئەو کاتە ڕەنگە پشێوی دروست بکرێن. نەخێر، یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە بەرنامە و لە مەبدەئی کارکردنیدا باوەڕمان بە هەڵگرتنی چەک و قەڵەم بووە، لە هەمان کاتدا چەک بۆ پارێزگاری و قەڵەم بۆ بەشداریکردن لە پرۆسەی ڕەوشنگەری و دنیای پێشکەوتن خواست. بۆیە بەهێزبوونەوەی یەکێتی یا بەهێزتربوونی یەکێتی کاریگەری ئەرێنی لەسەر هەرێمی کوردستان دروست دەکا و لەسەر کوردستان دروست دەکا و جارێکی دیکە یەکێتی بەهێز و سەنجی شیاوی خۆی دەگەڕێتەوە گۆڕەپانی سیاسی و ململانەی مۆدێرنانەی سیاسی. هەڵبەتە ئەگەر یەکێتی بەهێز بوو سندوقەکانی یەکێتی بەهێز دەبن، نوێنەرەکانی یەکێتی لە پەرلەمانەکانی هەرێمی کوردستان و پەرلەمانی بەغدا بەهێزتر و زۆرتر و زیاتر دەبن. ئەوسا دەنجی ئازادی ڕادەربڕینی بوێرانە و دلێرانە جێگا و ڕێگای زیاتر و زۆرتری خۆی دەگرێت. بۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بێ باشە بۆ خودی یەکێتی خۆی و بۆ پارت و لایەنە سیاسیەکانی گۆڕەپانی هەرێمی کوردستان و بۆ پێکهاتەی ئیداری و دەوڵەتداری لە هەرێمی کوردستان کە خۆی دەبینێتەوە لە ئەنجومەنەکانی نوێنەران و ئەنجومەنی وەزیران و تەنانە سەرۆکایەتی هەرێمیش. ئەوەی کە ئەم کۆنگرەیە تا ڕادەیەک جیاوازتر ینی نیشان دەدا ئەو گرنگیدانەیە کە بە کادری کەرکووک هەیە، بە ناوچە دابڕێنراوەکان بە گشتی هەیە. ئەمە بۆچی ئەجاریتەوە گرنگیدانی یەکێتی؟ تەنها ئامانجەکەی یەکێتی ئەوەیە کە یعنی تەنها هۆکارەکەی ئەوەیە کە یەکێتی لەو ناوە نفوزی هەیە و دەنگدەرێکی زۆری هەیە و کادر و ئەندام و لایەنگرێکی زۆری هەیە، یعنی یەکێتی لە کۆنگرەشدا بە گرنگیدان بەو ناوچانە استراتیژیتر و دوورمەوداتر دەڕوانێ. هەڵبەتە یەکێتی هەموو ناوچەکان بەهی خۆی دەزانێت کە یەکێتی نیشتیمانی کوردستانە، واتە یەکێتی خۆی بەهی نیشتیمانەکە دەزانێت و هەموو نیشتیمان و هەموو کوردستانیش بەهی خۆی دەزانێت و خۆشی بەهی هەمووی دەزانێت. بەڵام بۆ ناوچە کێشە لە سەرەکان و بۆ ناوچە ناکۆچی لە سەرەکان و بۆ ناوچە دابڕێدراوەکان ئێمە پامێکمان هەیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەویش ئەوەیە کە بە ناوچەکان و بە شوێنەکانی دەرەوەی ئێستای ئیدارەی هەرێمی کوردستان و ناوچەکانی جەناکۆک ئەگەر وا بین پێناسی بکەین دەمانەوێت پەیامەکەمان ئەوە بێت کە بڵین ئێوەمان جێنەهێشتووە، ئێمە لەگەڵتانین، ئێوە بەشێکی دانەبراون لە ئێمە، زوو بەیە درەنگ ئەوڕۆ بەیە بەیانی دەبێت ئێوەش بگەڕێنەوە سەر نەخشەی سیاسی و ئیداری و ئابووری هەرێمی کوردستان. پەیامەکە لێرە هەر ئەوەیە ئەوە دوای ئەوانە بریتی دەبێت لەوەی کە بەڕێسەن ئاماژەتان بۆ کرد بەڵێ نفوزی یەکێتی لە هەر شوێنێک بێ بە پێی ڕێژەی دانیشتوان و ڕێژەی ئەندامانی، چکە خۆتان دەزانن لە کۆنفرانسە مەحەلیەکان بە پێی ڕێژەی ڕێخستنەکان و ڕێژەی ئەندامانی یەکێتی لە سنووری مەڵبەندەکان یا بازنەکان خەڵکی یەکێتی سەرکەوت بۆ کۆنگرا. واتە کەسێک کە ئەندامی کۆنگرە بوو تۆماتیکیە نوێنەری چەند کەسێک بوو لە ئۆرگانەکانی خوارەوە وەکو مەڵبەندەکان و بازنەکان و کۆمیتەکان. بۆیە جارێکی دیکە کە نوێنەرێک ئەندامی کۆنگرەی یەکێتی بوو واتە نوێنەری کۆمەڵێک خەڵکی ڕێخستنەکان و ناوچەکانی خۆیەتی بە پێی ئەو سنوورە ناوچەکان خەڵکی یەکێتی و تەنزیمی یەکێتی و نوێنەری یەکێتی تێدا زیاتر و زۆرتر بووە
بەو پێە ئەندامەکانی کۆنگرە لەو ناوچانە زیاتر بوو. دوجار ئەوانەشی کە خۆیان بربژێر کرد و خۆیان پاڵاوت و دەنگیشان هێنا و سەرخران بۆ ئەنجومەنی سەرکردایەتی. زۆر باش کاک سەروان، کاتم کەم ماوەوەکو دوا دەرفەت و دوا پرسیاری ژانی ئیتر قۆناغەکە گەیشتۆتەوە قۆناغی وردە وردە هێدی ئیتر کادری یەکێتی دەبێ بە سەرکردایەتەکەی و بە سەرکردایەتی دوێ بڵێ فلانە کار فلانە ئامانج پێویستە هەنگاوی یەکەم بێ و کارکردنی یەکەم بێ. حەزەکەم وەکو کادرێکی چێتی یعنی ئەو داوای ئاڕاستەی سەرکردایەتی چێتی بکەی پێت باشە یەکەم ئامانجی کارکردنی سەرکردایەتی نوێ و یەکەم هەنگاوی سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە چێوە دەست پێ بکات؟ ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ جارێ بەر لە هەموو شتێک من پێم خۆشە نێوانی سەرکردایەتی نێوانی قیادە و قاعدە بە جۆرێک بێ کە ئیتر بە هیچ جۆرێک و بە هیچ شێوەیەک قیادەی تازە هەست بە دابڕان نەکا لە نێوانی خۆی و قاعدەکە، چونکە بیرمان نەچێ لە کۆنگرەی چوارەمی یەکێتی ئەوەی کە سەرخراوە بۆ ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی دوجار بە دەنگی ڕێخستنەکان و بە دەنگی ئەندامانی خوارەوە بوو. بۆیە دەبێت ڕێز لەو هەڵوێستەی ئەندامانی خوارەوە ئەندامانی کۆمیتەکان مەڵبەندەکان بازنەکان ڕێخستنەکان بگیرێ و ئەوەش لە بەرچاو بگیرێ کە 4 ساڵی ئایندە 4 ساڵی کۆنگرەی تازەیە لەسەر ئەساس و لەسەر بەرخوردی ئەو 4 ساڵی کە ئەندامێکی تازەی سەرخرا و دەرچێنرا و دەرچووی کۆنگرە کە هەیەی دوجار لەوێ تەماشای کار و کردەوەکانی دەکرێت بۆ جارێکی دیکە شانسی پێ بدرێتەوە یاننا. پامێکی دیکە بۆ ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی تازەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە بە چاوێکی دڵسۆزانە هەروەک متمانەیان پێدراوە لە بەر دڵسۆزیان بە چاوێکی دڵسۆزانە سەیری کار و بەرپرسیارەتی خۆیان بکەن، چونکە ئەو کاتێک کە ئەوان کار دەکەن ئەو کاتێک کە ئەوان ماندوو دەبن ئەو کاتێک کە ئەوان شەو نخوونی دەکەن اینجا پەیام و ڕێسا و یاسا و بەرنامەکانی ڕەوانشاد جەنابی مام جەلال جێبەجێ دەکرێت. کەم تەرخەمی لە هەر پۆست و پلە و پایەک واتە کەم تەرخەمی واتە ڕێزنەگرتن لە خوێنی گەشی شەهیدان واتە ڕێزنەگرتن لە کەسوکاری شەهیدان واتە پەیوەست نەبوون و پەیوەند نەبوون بەو کار و بەرنامە و پرۆژەیە کە لە کۆنگرە جێبەجێکرا. خاڵێکی دیکە و کۆتاییم ئەوەیە کە دەبێت ئەندامانی دەرچووی کۆنگرە و ئەندامانی ئێستای ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە چاوی ڕێزەوە و بە چاوی خۆشەویستیەوە و بە چاوی گەورەیەوە سەیری هەموو ئەندامانی کۆنگرە بکەن بە ئەندامانی پاڵێورا و دەرنەچوو سەرنەخراوی کۆنگرەشەوە، چونکە وەک جارێک کە دووپاتی بکەینەوە سەرکەوتنی پرۆسەکە و سەرکەوتنی کۆنگرەکە بەتەنها پەیوەست نەبوو بە ئەندامانی دەرچووی بەڕێزی سەرکردایەتی، بەڵکو هەموو ئەندامانی کۆنگرە بە دەرنەچوو دەرچووەوە بە سەرکەوتو و سەرنەکەوتووەوە بە دەرچێنرا و دەرنەچێنراوە بە سەرخرا و سەرنەخراوە هەمووی پێکەوە ئۆباڵی سەرکەوتنی کۆنگرەکەی لە ئەستۆدا بوو، هاوکار و کۆڵەگەیەکی کاریگەر و بەهێزی سەرکەوتنی کۆنگرەکە بوو. دوزار ئێمە کۆنگرەمان کرد و سەرکەوتنمان بەدەستهێنا وەڵامی نەیارەکانمان داوە کە نەیارەکانمان دەیانەویست ئێمە شتێک بکەین بە قازانجی ئەوان و بە زەرەری خۆمان بێ، بەڵام دوجار ئەوەی ئێمە کردمان بە قازانجی خۆمان و بە زەرەری نەیارەکانمان بوو. بۆیە جارێکی دیکە من پیرۆزبایی لە هەموو ئەندامانی یەکێتی و لە هەموو ئەندامانی کۆنگرەی یەکێتی و لە هەموو ئەندامانی ئیستای ئەنجومەنی سەرکردایەتی و هەموو ئەوانەشی کە پاڵێوراو بوون و کاندید بوون بۆ ئەنجومەنی سەرکردایەتی دیارە کەسایەتیان لەو ئاستە بوو و خۆیان پێیان وابوو دەتوانن و ئەو بەرپرسیارەتیان پێ هەڵدەسوڕێ و لە کەسایەتی خۆیان دڵنیا بوون لە خەبات و خوێن و تێکۆشانی خۆیان و بنەماڵە و کەسوکاریان دڵنیا بوون بۆیە خۆیان بربژێر کرد. بۆیە دەبێت بە چاوی ڕێزەوە سەیری هەموو ئەندامانی کۆنگرە و هەموو ئەندامانی یەکێتی بکرێ. جارێکی دیکە من پیرۆزبایی سەرکەوتنی کۆنگرەکە لە هەموو یەکێتیەکان دەکەم. ئومێد دەخوازم 4 ساڵی داهات و کار بکەین لە پێناوی ئەوەی کە 21 دانە کورسی ئەنجومەنی نوێنەرانی هەرێمی کوردستان بەرز بکەینەوە بۆ ئاستی 40-50 سەروتریش، چونکە نوێبوونەوەی ئێمە گڕوتینی تازەی ئێمە لەوێدا خۆی دەبینێتەوە. هەڵبژاردننی داهاتوو سەنگی محەک دەبێت بۆ ئەوانەی کە کار لەو ئەنجومەنە سەرکردایەتی و ئەنجومەنی باڵاش دەکەن.
وڵا بەڕێز سپاس بۆ بەڕێزیشتان و بۆ بینەرانی بەڕێزی گەلی کوردستان. سواز بۆ تۆش کە بەشدار بووی هەواڵ سەروان تایرگۆمەشینی کادری کێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی لە هەولێرە بوو برە لەگەڵمان بووی. سواز بۆ بەشداریکردن، سواز بۆ ئێوەش کە تام ساتە بینەری گەرما و گەرم بوون. هەر شاد بن و خواتان لەگەڵ.